تلتزم حكومة أقليم كردستان بإعطاء الأولوية. ساڵێک لەمەوبەر دادگای باڵایی فیدراڵی عێراق بڕیاری تەوتینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی دەرکرد، بەڵام دوای تێپەڕبوونی ساڵێک هێشتا وەزارەتی دارایی فیدراڵ بە مەبەستی ئەنجامدانی تەوتین داوای زانیاری فەرمانبەرانی هەرێم لە حکوومەتی ماوە بەسەرچوو دەکات. ڕەگ و ڕیشەی قەیرانی موچە لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2014 دەگەڕێتەوە و تا ئێستا بەردەوامە، دوای بێئومێدبوونی موچەخۆران لە حکوومەتی ماوە بەسەرچوو حکوومەتی فیدراڵ. ژمارەیەک لە مامۆستا و فەرمانبەری هەرێم کێشەکەیان گەیاندە دادگای فیدراڵی تا بڕیارێکی پابەندکەر دەربکات و پرسی موچە لە ململانەکانی نێوان هەرێم و ناوەند دوور بخاتەوە. بتوطين رواتب منتسبي جميع الوزارات. دوجار و لە ڕۆژی 21 شوباتی 2024 دادگای فیدراڵی لە بڕیارێکیدا سەرۆک وەزیرانی ماوە بەسەرچوو فیدراڵی پابەند کرد بە تەوتینکردنی موچەی سەرجەم موچەخۆرانی هەرێم. بە پێی بڕیارەکەش پێویستە تەوتینەکە تەنیا لە بانکە حکوومیەکانی عێراق بێت. إلزام المدة عليه الثاني رئيس مجلس وزراء الإقليم. هەر لەو بڕیارەدا دادگای فیدراڵی حکوومەتی ماوە بەسەرچووی پابەند کرد با ڕادەستکردنی تەواوی داهاتە نەوتی و نانەوتیەکان تا لە بەرانبەردا حکوومەتی فیدراڵ پابەند بێت بە ناردنی موچە. ئەم بڕیارە بۆ فەرمانبەرانی هەرێم مێژوویی و شادی بەخش بوو، چونکە موچەخۆران پێیان وابوو ئیدی لە کێشەی دەساڵەی دواکەوتن و پاشەکەوت و لێبڕینی موچە ڕزگاریان دەبێت و مانگانە لە کاتی خۆیدا موچە لە بەغدادەوە ڕاستەوخۆ دەچێتە سەر هەژمارەکانیان، بەڵام دەسەڵاتی حیزبی هەرێم لە ڕێی حکوومەتی ماوە بەسەرچووەوە هەرزوو وەڵامی ئەم بڕیارەی دادگای فیدراڵی دایەوە بەوەی لە مێژە سەرقاڵی تەوتینی موچەن لە ڕێی پرۆژەیەکەوە کە پێی دەوترێت هەژماری من. ئەمەش بووە هۆی ئەوەی لە بابەتی موچە دوو بەرەی دژیەک دروست بێت، بەرەیەک کە خۆی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین دەبینێتەوە. هەر لە سەرەتاوە تەنیا تەوتینی لە ڕێی بانکە حکوومیەکانی عێراقەوە دەوێت. هەژماری من کە جارجاریش پێی دەڵێن هەژماری دەسەڵات ڕەت دەکەنەوە. بەرەی دووەمیش کە پارتی و یەکێتی لە ڕێی حکوومەتەوە سەرکردایەتی دەکات، دەیانەوێت بە زۆر هەژماری من بسەپێن و نایەنەوێت چەکی موچە لە دەستیان دەربچێت. هەژماری من کە مەتحیەکەم لەبەر ئەوە نییە بەشێکی گۆڕانی تەیە. دەسەڵات لە هەولێر و دهۆک بە زۆر موچەخۆران لە هەژماری من تۆمار دەکات و وەک خۆی دەڵێت تاوەکو ئێستا زیاتر لە 700,000 موچەخۆر لە پرۆژەی هەژماری من تۆمار کراون و پرۆسەکەش بەردەوامە و 300,000 کارتی بانکیش دراونەتەوە. دەسەڵات بە فشار و کۆبوونەوە ژێربەژێرەکانی لەگەڵ بەرپرسانی بەغداد هەژماری منی خستە نێو پرۆسەی تەوتینەوە. دوجار دادگای فیدراڵی بە نووسراوێک لە 3 تەمموزی 2024 ڕوونی کردەوە هەموو ئەو بانکانەی بەشدارن لە هەژماری من مۆڵەت پێدراوی بانکی ناوەندی عێراقن و سەرجەمیان لە پرۆسەی تەوتین بەشدارن. ڕۆژی 18 ئەم مانگەش دادگای فیدراڵی لە وەڵامی سکاڵایەکی سەرۆکۆمار جارێکی دیکە دووپاتی کردەوە کە هەژماری منیش بەشێکە لە تەوتین و بانکەکانی ئەو پرۆژەیە لەلایەن بانکی ناوەندیەوە ڕێگە پێدراون. ماوەتەوە بڵین دیار نییە کە حکوومەتی ماوە بەسەرچوو بە گوشار فەرمانبەرانی سنووری سلێمانیش ناچار بە پڕکردنەوەی هەژماری من دەکات یان فەرمانبەران سەرپشک دەبن لە هەڵبژاردننی هەر بانکێکی فیدراڵی یان ئەهلی کە خۆیان دەیانەوێت.